بەناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دانیشتنی ئاسایی یەکەم دانیشتنەکانی خولی بەهارەی ساڵی سێم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەستی پێکردەوە. هەروەک هەمیشە تەوەرەکانی کۆبوونەوەکە خزمەتکردن بوو بەلایەنێکی دەسەڵات. یەکێک لە تەوەرەکانی کۆبوونەوەکەش قسەکردنی سەرۆکی فراکسیۆنەکان بوو کە ستراتیژیەت و سیاسەتی کارکردنی خۆیان خستە ڕوو. دیدگای فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە چوارچێوەی وتەکانیدا بە 15 خاڵ ئاماژەی بە ئەرکەکانی پەرلەمان و خراپی بارودۆخی هاوڵاتیان و دۆخی مافی مرۆڤ و دۆخی دەستە سەربەخۆکان و بودجەی هەرێم و شایستە داراییەکانی فەرمانبەران لەبارەی دەرفەتی کارکردنیشەوە بۆ گەنجان بە گشتی دووە. دۆخی گوزەرانی هاوڵاتیان لە خراپترین ئازدایە. یاسایەکمان پێویستە بۆ کواڵیتی خۆراک و بەرهەمی ناوخۆیی و هاوردەکان. یاسایەک بۆ دۆخی تەندروستی و دەرمان. یاسایەک بۆ کەمکردنەوەی کرێ و کرێنشینی لە هەرێم و لە هەمان کادا ناسارکردنی حکوومەت بە پێدانی موسە لە کاتی خۆی و بەبێ لێبڕین لە هەرمانجێکدا. ئەگەر یاسای بودجێ هەرێم نەبێت و سەرجەم داهاتەکانی هەرێم شەفاف نەبێت و گرێبەستەکانی نەوت داڕشتنەوەی بۆ نەکرێت و سیستەمی بانک و جوڵەی پارە کۆنتڕۆل نەکرێت و ئەو باز و خەرازەی کە زۆر زۆرە ئێستا لەسەر هاوڵاتیان زیاد کراوە وەردەگیرێ و نەخرێتەوە خزمەت هاوڵاتیان، ئەگەر هەموو ئەمانە نەکرێ قسەکردن لە چاکسازی دۆخی ئێستادا هیچ لە بارودۆخ و ژیانی خەڵک ناگۆڕێ. هەرێک لەمانە بکرێتە ئەولوێتی کاری پەرلەمانی و حکوومەتی پێوە پابند بکرێت. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش دەڵێت یەکێک لە خاڵە استراتیژیەکانی کۆمەڵی دادگەری بۆ کارکردن لە خولی بەهارەدا ئازادی ڕادەڕبڕین بووە و بەزڵم گیراوانی بادینان و سزادانیان مەترسی دەخاتە سەر ئازادیەکان و هەموارکردنەوەی دەسەڵاتی دادوەری. یەکێک لە خاڵەکانی ئێمە ئەوە بوو کە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و دەستەکانی تر سەربەخۆی خۆیان بپارێزن و ڕۆڵیان پێ بدرێ بۆی بتوان کارەکانی خۆیان بکەن. چکۆ کاری دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لەژێر چاودێری پەرلەمانی کوردستان و لیژنەی مافی مرۆڤ کە کار بۆ کەیسی دەستگیرکراوانی بادینان بکەن و ئیمڕۆ لە پەرلەمانی کوردستان باسییان لەوە کرد و داوای ئەویان کرد ئەو لیژنەیە بچێت سەرجەم دەستگیرکراوان ببینێ لە ڕەوش و بارودۆخی تەندروستیان بکۆڵێتەوە. لەوێ سەرۆکی پەرلەمان ئاماژەی بەوە کرد کە نووسراوێک بدەنە سەرۆکایەتی پەرلەمان بۆی بچن بیان بینن. ئەمە لە چوارچێوەی بارودۆخی تەندروستیان کە ئێستامانیان گرتووە. لە چوارچێوە ئەو حکومەی کە بەسەریاندا سەپێنراوە فراکسیۆنی کۆمەڵ پێی وایە دادگا سەربەخۆی خۆی نەپاراستووە لە سەپاندنی ئەم حکومە دەبێت دادگا سەربەخۆ بێ و لە دادگای تەمیز دەست بەجێ بڕیاری ئازادکردنیان بدرێت. کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا بە هەموو شێوەیەک لە بەرەی گەل و نیشتیماندا بووە تاکو دەستکەوتە نیشتمانیەکان بپارێزێت و ڕوبەڕووی گەندەڵکارانیش بوەستێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.